سەرەتا بەوە دەست پێەکەم کە ئەو تۆمەتبارانەی لە ساڵی 2020 ڕوبەڕووی دادگا کراوەتەوە بەوانەی کە دەزیرکراون و بەوانەشی کە بانگێش کراون بۆ بنکەکانی پۆلیس 1910 تۆمەتبار ڕەوانەی دادگا کراون لەوانە هەندێکیان ڕوبەڕووی سزای یاسایی بوونەتەوە و هەندێکیان بەسپاردا ئازاد کراون و چاوەڕێی دادگایکردنیانەکەن. ئامارەکان خۆشبەختانە ئەم ساڵی 2020 لە چاو ساڵی 2019 ئامارەکان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە بەوەی کە بابەتەکانی تەزویرکردن 322 حاڵەتمانە بۆ 2019 لە 2020 بۆ بە 184 حاڵەت لێدانی بە ئەنقەست و شەڕ لەناو هاوڵاتیانە 1905 بۆ 2019 2020 بۆ بە 1200 حاڵەت هەڕەشەکردن 1218 بۆ 2019 لە 2020 بۆ بە 995 حاڵەت فێڵکردن لە هاوڵاتیان لە 2019 841 حاڵەتمانە بووە بۆ 2020 بۆ بە 591 حاڵەت دوێنێ دوو تۆمەتبار دەزیر کراون کە بڕێک مادەی هۆشبەریان پێبوو لەلایەن بنکەی پۆلیسی سەراوە دەزیر کراون و دەست بەسەر دوو پارچە چەکی ژیراوە لە شوێنی مانەوەیان لەگەڵ هەندێک چەقە و بابەتی تر ئەوانیش بە چواردەی مخدرات بند کراون و لێکۆڵینەوە لەگەڵیانە بەردەوامە. هەر دوێنێ لەلایەن بنکەی پۆلیسی کورساتەوە ئافرەتێکی بەڕەگەست عەرەب دەزیر کراوە لەسەر سکاڵای دوو هاوڵاتی کە هەر یەکەیان بڕی 120 وەرەقەی لێ سندون بەوەی کە دایان بمەزرێنێت لەسەر میلاشی ئەمنی قەومی بەغا ئەو ئافرەتەش دەزیر کراوە و لە ئێستادا لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامە. بنکەی پۆلیسی فریاکەوتنی بەشی پۆلیسی فریاکەوتنی سلێمانی بەهاناوەچوون بۆ هاوڵاتیان لە ساڵی 2020 4020 حاڵەتی دەرچوونیان هەبووە بە هەموو هۆکارەکانەوە. تەقەکەی دەزیرکرا و 40 کەسیان دەزیر کردەوە و دراونەتە بنکەکانی پۆلیس. دەست بە سەراگرتنی چەک لە هەڵمەتی بازگەدانان و پشکنینی شوێنەکان 122 دەمانچە و 30 کلاشنکۆف و 10 تاپڕ و بادی دەستی بەسەرا گیراوە و دراونەتە بنکەکانی پۆلیس.